بینەرانی عزیز لارکوێکن سڵاویەمەتان لێ بەوەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم ئەوەشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەوری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. لە هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردن پرۆگرامەکەمان پشکی ئەوەی بەرکەوتووە کە بەشێک لە کاندیدەکانی لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان بهێنینە نەو ستودیۆ و باز لە ئەزموونی خۆیان بکەن. بۆی بتوانن لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە بەڕگە و بەرنامەی خۆیان باس بکەن بە بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی باس بکرێت کە ئەوان چیان لە هەک بەدا هەیە دەتوانن چی بکەن و بەرنامە و پرۆگرامی خۆیان باس بکەن. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد سەدیقمان کردووە کە بەڕێزیان مافپەروەرن کاندیدی ژمارە 55 لە بازنەی سلێمانی بەڕێزیان پسپۆریان هەیە لە بواری یاسا. بەخێربەی کاک محەممەد بەخێربەی سەر و سەرچاو هیوادارم لە هەوڵەکانی پەرلەمان بتان بینینەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. حەز دەکەم لە سەرەتایە بایۆگرافێکی خۆت باس بکەی بزانین کاک محەممەد کێیە چ پسپۆرێکی هەیە وەک باسمان کرد بەڕێستان مافپەروەرن پێم خۆشە خۆت کەمێک باس لە کار و پرۆژەکانی خۆت بکەیت. زۆر سپاس. من ناو محەممەد سەدیق ناسراوم بە شێخ محەممەد شیلەخانی کاندیدی ژمارە 55 لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی. باشە. من مافپەروەرم دەرچی کۆلێژی یاسام لە زانکۆی سلێمانی. کار و ئیشی من لە وەکو حەزب لە پێشڕاپەڕین دەستم پێ کردەوە وەکو کاری ئیداری و وەکو یاساییش لە ساڵی 2012 وەکو کاری یاسایی دەستم پێ کردووە لە بەرەوەی لەو ساڵەدا تەخەڕوجم کردووە. ئێمە لە بواری یاسایە لە پرۆژەکانی یاسای پەرلەمان خوێندنەوەمان کردووە پێشتر و هەندێک سەرنج و تێبینیشمان هەبووە لە ڕووی کاری یاساییەوە لەسەر پرۆژەکان. دیارە پەرلەمان شوێنی یاسادانانە بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین یاساکان بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بە باشتر و بە پێشکەوتوتر کاری لەسەر بکەین ئەمانەیە بچین بەشدار بین لەو پرۆسەیە و هەنگاو بنین. دیارە پەرلەمانی کوردستان جگە لەوەی کە پرۆژە یاسا دەرەکا چاودێریشە بەسەر کاروبارەکانی حکوومەتەوە. حکوومەت ئەو پرۆژانە جێبەجێەکە کە لە پەرلەمان و یاسای پێ دەرەچێ و لەسەر بنەما یاساییەکان کاری خۆی ئەکات لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بۆیە پێویستە لە پەرلەمانەوە چاودێری جێبەجێکردنی پرۆژە یاساکان بکرێ هەر سێکتەرێک لە بواری خۆیان و هەر وەزارەتێک لە پسپۆڕێکی خۆی و کارەکانی خۆیان چۆن یاساکان جێبەجێەکەن کە بتوانێت باشترین و جوانترین و زیاترین خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکرێت. باشە. ئێمە وەکو سنووری بازنەی سلێمانی کە ئەمانوێ بەشدار بین لە پەرلەمانی کوردستانە جارێکی تر ئەمانوێ خزمەتگوزاریەکان بە شێوازێکی گشتی بۆ ئەم سنوورە بگوازینەوە بتوانین خزمەتێکی زیاتر پرۆژەی زیاتر بەرنامەی زیاتر پێشکەشی ئەم شارە بکەین و لە ڕووی یاساییشەوە بەڕاستی پێویستمان بەوە هەیە کە پیاچونەوەیکی زۆر باش بکرێ و بتوان ریاساکان بە شێوازێکی یەکسان لەسەر هەموو هاوڵاتیانی کوردستان و بە تایبەتیش لەم سنوورە بتوانین جێبەجێ بکرێ بۆی هەمووان یەکسان بن لە جێبەجێکردنی یاساکان و لە جێبەجێکردن و وەرگرتنی مافەکانی خۆشان هاوڵاتیان لەم سنوورە. دیارە ئەوەش بە پرۆژەکانی بڕیاردان لە پەرلەمانە کە بڕیاری لەسرە درێ ئەتوانرێت ئەو ڕێخستنە بکرێ لە نێوانی تاک و کۆمەڵگا بەگشتی و تاک لەگەڵ تاک و تاک لەگەڵ دەسەڵاتە. ئەوە بە پرۆژە ئەکرێ و پرۆژە یاسایانش ئەکرێ بە شێوازێکی باش لەلایەن دژنەکانی پەرلەمانی کوردستانەوە کە ئەبنە چاودێر لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن کاری لەسەر بکەن و بتوان خزمەتی باشتر پێشکەش بکەن. زۆر باشە. بزانم کاک محەممەد تۆ بۆچی لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستانت هەڵبژارد و لەسەر ئەو لیستە خۆت بەربژێر کرد؟ بەڵێ بەدڵنیاوی ئەمە ئەو لیستێکە خزمەت بە هەموو خەڵکی کوردستانەکە بەرنامە و کاری ئەو لیستە بەرنمەیەکی زۆر فراوان و گشتگیرە کە ئەتوانم بڵێم ڕەنگە بە بچووکترین نقطە هیچی لەبیر نەکردووە لە تەواوی سێکتەرەکانە بۆ خزمەتکردن. ئەو لیستێکە کە بە درێژایی تەمەنی پارتی دیموکراتی کوردستان لە خزمەتی خەڵکا بووە و بۆ خەڵکی کوردستان دروست بووە و لە هەناوی خەڵکی کوردستانیشەوە دروست بووە. واتە جیابوونەوە نەبووە لە حیزبێکی تر یا لە حیزبێکی تر لەدایک نەبووە هەتاوەکو بەرژەوەندێک
بۆ خۆی دروستی کرد بێ. پارتی دیموکراتی کوردستان لە پێویستێکی مێژوویە دروست بوو، لە کاتێکی هەستیاری مێژوویە دروست بوو بۆ مەبەستی ڕزگاری کوردستان و خەباتی کردوە لە پێناوی سربەخۆی کوردستانە. ئەو حزبە لە ساڵی 92 کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە هەمومان ئەزانین یەکەم بانگەشە بۆ دروستکردنی دەسەڵاتی ئیداری خۆبەڕێوەبردن و دەسەڵاتی یاسادانان لە خودی جەنابی سەرۆک بارزانی بوو کە لە کۆی لە ساڵی 92 داوای کرد کە ئابێ هەڵبژاردن بکرێ و ئیدارەی یاسایی ئەم وڵاتە بخرێتەوە سەرسکەی خۆی و خزمەتی خەڵک بکرێ. هەر لەو ڕۆژەوە کە دەست کراوە بەکارەکان لە حکوومەتە هەتا ئێستا پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان کە پێشکەشی کردووە و فراکسیۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لە خولەکانی پەرلەمانە پێشکەشیان کردووە خزمەتکردن بۆ بە خەڵکی کوردستان. لەو ڕوانگەیەوە بەڕاستی منیش هەمووەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان هەمووەکو کەسێک کە خۆم خوێندنەوەم بۆ پرۆژەکان هەیە و خوێندنەوەم بۆ بەرنامە و کاری لیستەکانی حیزبەکان هەیە ڕاستی ئەتوانم بڵێم جوانترین و پڕ زانیاریترین و پڕخزمەتترین لیستی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە بە شانازیەوە کاندیدێکم لە ئەو لیستە لە سنووری بازنەی سلێمانی و بەڵێنیشم داوە کە تەواوی ئەو جونگە و سێکتەرانی کە لە پرۆژەکەی پارتی دیموکراتی کوردستان هەیە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان کاری لەسەر بکەین و بتوانین بە شێوازێکی جوان بە خزمەتگوزاریی زۆر باش خزمەتی هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی سنووری بازنەی سلێمانی پێ بکەین. زۆر باشە، دەستان خۆش بێ. بزانم وەک دەزانین وەکو باسی شت کرد کاری لە پێشینەی پەرلەمان هەمیشە یاسادانانە و جێبەجێکردنی یاساکانە. بارەزیشتان وەکو ماف بەربەرێک پیشەکەی خۆت زۆر نزیکە لەو کارەوە و زۆر نزیکە لە یاسادانانە و لە جێبەجێکردنی یاساکانەوە. بزانم چۆن ئەتوانی پیشەکەی خۆت بەکاربێنی لە ناو پەرلەمانە، چۆن ئەتوانی بۆ نمونە خزمەتی دەنگدەران بکەین، خزمەتی ئەو کەسانە بکەی کە دەنگ بە تۆیان و خزمەتی هاوڵاتیانەکەی و ئەو کەسانش کە بۆ نمونە پارتی نەبوون بەڵام دەنگ ئەیەن بە تۆ. بەڵێ جارێک من ئەگەر بچمە ئەو شوێنە هەموو خەڵکی سنووری ئەم بازنێ لە لای من دەنگدەری منە بەبێ جیاوازی. بە تایشید دەنگدەرانی ئێمەش ئەوەی کە دەنگ ئەدا بە من یا دەنگ ئەدا بە هەر کاندیدێکی تری لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان دەنگدەری ئەو لیستەیە بۆیە ئەمە بە شانازی و خزمەتی هەمووی ئەەکەین. من بەڵێنی ئەوم داوە کە بچمە ئەو پەرلەمانی کوردستان ببمە پارێزەری مافەکانی خەڵکی کوردستان، ببمە چرایەکی ڕووناکی بۆ تاک بەتاکی خەڵکی کوردستان و بە تایبەتیش بازنەی سلێمانی کە ئێمە نوێنەرایەتی ئەم بازنەیەکەین لەبەرەوەی لە بازنەکانی تریش بە تایشید لیستەکەمان نوێنەرایەتی تری هەیە و هەواڵانی ترمان ئەبنە نوێنەری خەڵکی سنووری بازنەکەیان. لێرە ئێمە داکۆچی لەسەر پرۆژە یاساکانەکەین. من ئەمێ ئەوە بە جنابەت بڵێم لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا زۆرترین پرۆژە یاسا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پێشکەش کراوە، زۆرترین پرۆژە یاسای پارتی دیموکراتی کوردستان مناقەشە کراوە و زۆرترین پرۆژە یاسای پارتی دیموکراتی کوردستانیش بڕیاری لەسەررا و دەنگی زۆرینەی بەدەستێنا و خراوەتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە جێگای خۆشحاڵەیە بۆیە ئێمەش ئەمانەوێ ئەو هەنگاوی کە لە پێشترا کراوە ئێمە زیاتریکەین و بەرەو سەرکەوتنی زیاتری بین و خزمەتی خەڵکی خۆمان و دەنگدەرانی خۆمانی پێ بکەین و بە تایبەتیش بەڕاستی من دەنگدەرانی خۆم و هەر کەسێکی تریش لە پێشتریشا ئەوم سەلماندۆ بەکردەوە کە پەرلەمانتاریش نەبووم لە هەر شوێنێکە هەر هاوڵاتێک هەر خەڵکێکی ئەم سنوورە یا هەر شوێنێکی تر کە پێویستی بە من بوو بێ بەو پەڕی خۆشحاڵیەوە لە خزمەتیا بووم و هەوڵم بۆیە و کارەکەیم بۆ جێبەجێ کردووە. دڵنیا من لەوەی کە لە داهاتووشە بەو ڕوحێتە کارەکەم و هەرچیەک کە پێویست بێ ئێمە هەنگاوی لەسەر هەڵەگرین و ڕێگاچارەی بۆ دۆزینەوە بە دوواچوونی بۆ ئەەکەین بۆی کە خەڵکی ئێمە بێبەش نەبێت لەو داواکاریانی کە هەیەی بەپێی ئەو یاسایی کە لە کوردستانە کاری پێکرێت. زۆر باشە. بزانم کاک محەممەد ئەگەر خوایار بێت دەنگی پێویست بەدەست بێن و بچنە ناو پەرلەمانی کوردستانەوە، بزانم ئەو یاسایە چیە کە بۆ نمونە پێشنیاری ئەەکەی لە سەرەتای کارەکانتە یاخود دەتەوێت هەموار بکرێتەوە یاخود هیچ ڕیزبەندێک لە لای تۆ هەیە لە سەرەتای کارەکانتا بۆ ئەوی بۆ نمونەوەکو پێشنیارێک بە پەرلەمانی کوردستانی بدەیت یاخود لەسەر بابەتێک داد نابێ قسەی لەسەر بکەیت؟ بەتەئکید پرۆژەکان زۆرن، ئەگەر وەکو ڕیزبەندیش نەبێت باسییان لێ بکەین. ئێمە
هەموو یەکێ لە پرۆژانەی کە لە پێشتر کاری لەسەر کراوە زۆرینیان پێویستیان بە هەموارکردنەوە هەیە چونکە بە پێی قۆناغەکان گۆڕانکاری بەسەرێت ئێمە ئێستا لە قۆناغێکی تری پێش پرۆسێ ڕیفراندۆماین لە قۆناغێکی دوای خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە خولی شەشەما پێویستە کۆمەڵێک پرۆژه یاسایە هەموار بکرێتەوە جارە من کاری لە پێشینام وە بە زۆر بەجددی ئەمەوێ کار لەسەرەوە بکەین هەرێمی کوردستان خاوەنی دەستوری خۆی بێت کە دەستور دایکی یاساکانە ئەتوانێت ڕێخستنی تەواوی کۆمەلگا بکات لە هەموو بوارەکانی ژیانە وەکو پرۆژەیەشی تر کە بەڕاستی من ئەمەوێ زۆر بەجددی کاری لەسەر بکەم پرۆژه یاسای خزمەتکردنی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و جینۆسایدا و پرۆژه یاسایەکە کە لە خزمەتی زیندانیانی سیاسی بێ ئەوانەی کە کەم ئەندامان بێت ئەوانەی کە ڕۆژگارێک ئەم هەرێمەی ئێمەیان خزمەت کردووە و بوونەتە هۆکاری دروستبوونی هەرێمی کوردستان خزمەتکردنی پێشمەرگە هێزی پێشمەرگەی کوردستان و یەکخستنەوەیان و دروستکردنی یەک سوپای یەکگرتوو بۆ هەرێمی کوردستان ئەمە پرۆژەیەکە کە بەڕاستی زۆر بەجددی پێویستە کاری لەسەر بکەین بۆی هەرێمی کوردستان لە دەستی دەرێکی پارێزراو بێت و بتوانین هێزی پێشمەرگی کوردستان بەو ڕنگ و دەنگە جوانەی کە پێشتر بە خوێنی خۆیان ئەم هەرێمەیان پاراستووە بتوانین خزمەتیان پێ بکەین چکە بەڕاستی پێشمەرگە زۆر مەغدورە ئێمە ئەمانەوێت بەڕاستی کاری جددی لەسەر ئەوە بکەین کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزە خاوەن دەستکەوتانە بێ بە بەردەوامی کە پێشتریش خاوەنی دەستکەوت بووە بتوانین هێزەکانمان وا ڕێک بخەین لە چوارچێوەی یاسایە کە خاوەنی چەک و پێداویستی سەربازیەکانی خۆپارێزی و بەرگری بن کە وەکو هێزەکانی ترکە لە جیهانە هەیە ئەوانش بتوانن بەرگری لە وڵاتێکی خۆیان بکەن من لە بەرنامەمایە بۆ گەنجان بۆ دروستکردنی هەلی کار کە ئێمە پێویستمان بەوەی بەڕاستی کۆمەڵێک پرۆژەی پیشەسازی کۆمەڵێک پرۆژەی تری کشت و کاڵی دروست بکرێ بۆی کە گەنجانی ئێمە بێبەش نەبن لە ژیانێکی ئاسایی کە پێویستیان پێێتی پرۆژەکانی خزمەتگوزاری ئاسایی هەر لە پرۆژەکانی ڕێگاوبانەوە بگرێت تا کارەبا و تا شارەوانەکان و ئەم هەمووی پێویستی بەوە هەیە کە بەڕاستی باشتر و باشتر بکرێت لەوەی کە ئێستا هەیە بۆیە ئێمە بەرنامەمان هەیە ئەگەر خوایار بێت لەسەر هەریەکێ لەوانە پرۆژە تەقدیم بکەین و مناقەشە بکرێت و بکرێتە بەرنامەی کار بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی خەڵکی خۆمانی پێ بکەین. زۆر باشە کاک محەممەد بەڕێستان وەکو مافبەرەرێک لەگەڵ ئەوەیە کە لە ئێستا ئێمە بەشێک لە یاساکانمان وەکو دەق ئامادەیە بەڵام بۆ نمونە کێشەی ئەوەی هەیە کە کێشەی جێبەجێکردنیان هەیە یاخود کێشەی ئەویان هەیە کە وەکو پاشکۆ ڕێنمایی بۆ دەرنەکراوە ئێوە لەسەر ئەوە چی قسەیەکتانە ئایا لەسەر ئەوەش بەرنامەتان هەیە کە ئەو یاسایانە وەکو دەق ئامادەکراون بەڵام کێشەی جێبەجێکردنیانی قسەتان هەیە لەسەر ئەو بابەتانش کە چارەسەر بکرێن یاخود ئێمە لە ئێستا لە پەرلەمانی کوردستانە ئەو کێشەیەمان نییە ئەو بابەتەمان نییە دیارە وەک باسمان کرد ئێمە هیچ خولێکی پەرلەمان لە پرۆژەکانی کە پێشکەش کراوە نەیتوانیوە هەموو پرۆژەکان کۆتایی پێبێنێ خولێکی داهاتووی خۆی دیسانۆ جارێکی تر لێەوە دەستی پێکردێتەوە بۆیە ئێمەش ئەکرێت لەسەر هەموو ئەو پرۆژانەی کە لە جێبەجێکردنا کاری جددی لەسەر نەکراوە جارێکی تر پیاچونەوە بکرێت و بخرێتەوە بەرنامەی کار و چاودێری لەسەر بکرێت بۆی کە جێبەجێ بکرێن ڕەنگە جێبەجێکردنی پرۆژەکانیش لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازی هەبێ بۆ نمونە لە شارێک بۆ شارێکی تر وەکو پێویست کاری لەسەر نەکرابێ بۆیە ئەبێ زۆر بەجددی ینی ئێمە لیژنەکانی پەرلەمان بە دوهاتچوون بکەن و بگەڕێن بە دوای چارەسەری گونجاوە بۆ جێبەجێکردن و دەسەڵاتیش بەڕاستی بەکار بهێنرێت کە هەندێک پرۆژە هەیە پێویستی بە بەکارهێنانی دەسەڵاتی وەزارەتی ناوخۆ هەیە بۆ نمونە یا وەزارەتی پێشمەرگە هەیە ڕەنگە هەموو پرۆژەکان بە شێوازێکی ئاسایی جێبەجێ نەبن بۆیە ئەکرێ بە پێی پێویستەکانی خۆیان لە ڕێگاکانی خۆیەوە کاری لەسەر بکرێت بە جددی و جێبەجێ بکرێن چونکە هەندێک پرۆژە هەیە بەداخەوە بە تایبەت پرۆژە ئەمنیەکان ڕەنگە خروقاتی زۆر تیاکرابێت لە شوێنێک بۆ شوێنێکی تر ناکرێت بەڕاستی مافێک هی هاوڵاتی بێ هێزێک لە شوێنێکی ترا بەرگری لێ بکە و ڕێگری لێ بکە و نەتوانرێت هاوڵاتەکە مافی خۆی وەرگێ ڕەنگە ئەوانە جۆرێک لە جۆرەکان بەرچاومان بکەون بە شێوازێکی بەردەوام بۆیە ئەبێت هەموو ئەوانە بخرێنە بەرنامەی کاری لیژنەکانی پەرلەمانیەوە و چاودێری بکرێن و
کاریان لەسەر بکە بۆ جێبەجێکردن بۆەوەی کە ماف بە هەموو تاژێکی ئەم کۆمەڵگایە بدرێ ئەوەی کە حەقی خۆیەتی ممارەسەی بکات بە شێوازێکی گشتی. زۆر باشە بزانم بوونی کەسانی مافپەروەر بوونی کەسانی یاساناس لە ناو پەرلەمان و بەربژێرکردنی ئەم کەسانە بۆ ناو پەرلەمانی کوردستان تا چەند گرنگە تۆ چۆن ئەیبینی وە ڕوانگەی پارتی دیموکراتی کوردستان لەم بارەیەوە تا چەند گرنگەوە تۆ وەکو بەربژێرێک ئەمە تا چەند بە گرنگ دەزانیت؟ بەڵێ بە تاکید پەرلەمان لیژنەکانی هەمە چەشنە هەر یاسایی نییە نمونە بڵێن لیژنەی ئابووری هەیە لیژنەکانی کۆمەڵاتی لیژنەی شەهیدانی هەیە لیژنەی پێشمەرگەی هەیە هەموو ئەمانە پسپۆڕەکان گرنگی خۆیان هەیە بەڵام لە هەموو ئەوانەیە پێویستە یاساناس ڕۆڵی خۆی ببینێ بۆیە پارتی دیموکراتی کوردستان کادری زۆر باشی شارەزا و پسپۆڕی زۆر باشی یاسایی لە لیستەکانی خۆیان لە هەر سنووری بازنێکە بربژێر کردووە ئێمە بەڕاستی گرنگە بە تاکید چونکە ئەگەر تۆ بۆ نمونە کار لەسەر لیژنەی پێشمەرگە بکەیت ئایا لیژنەی پێشمەرگە لە ڕووی یاساییەوە پێویستە چۆنچۆناهی تەعامل بکرێت لەگەڵیا بۆ ئیشی یاساناسێکە کە کار لەسەر ئەوە بکە بۆیە لیژنەکانی پەرلەمان هەمان گرنگن ئەتوانم بڵێم ڕۆحی لیژنەکانیش یاساکەیە لەبەرەوەی یاساناس و مافپەروەران و یاسا پارێزەرەکان زۆر گرنگە کە ڕۆڵێکی باشی کارای خۆیان ببینن و لە باشترین کادرەکانی یاساییش وجودیان هەبێت لە ناو پەرلەمانی کوردستانە. زۆر ڕاستە. بزانم کاک محەممەد سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوون پێم خۆشە دووبارە پەیامی خۆت وە ژماری خۆت دووبارە بکەیتەوە بۆ دەنگدەرەکانن و بزانین بۆچی گرنگە کە ئێمە دەنگ بین بە کاک محەممەد. من شێخ محەممەد شیلەخانی کاندیدی ژمارە 55 لە لیستی 1990 پارتی دیموکراتی کوردستان لە بازنی سلێمانی لە ڕابردووە هەموو تواناکانی خۆم لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی خۆمانە خستۆتە گەڕ بەڵێ نەدەم ئەگەر دەنگ و متمانەی ئێوە بەدەستبێنم پارێزەری هەموو مافەکانتان بم لە هەر شوێنێکی دام و دەستگاکانی ئیداری و حکومی و سەربازی پێویستان بە من هەبوو من پارێزەری کارەکانتانە بم و هاوکار و پشتیوانتانە بم بۆیە ئەگەر دەنگتاندا بە من دڵنیابن پارێزەرێکتان هەیە لە ناو لیژنەکانی پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان کارتان بۆکە سوپاسانەکەم بۆ متمانەتان. دووبارە سوپاس ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز میوانەکەم کاک محەممەد سەدیق کە کاندیدی ژمارە 55 لە لیستی 1990 پارتی دیموکراتی کوردستان باسمان لە هەبوون و گرنگی کەسانی پسپۆر لە بواری یاسا کرد لە ناو پەرلەمانی کوردستانە بە حکمەوەی کە بەڕێزیان مافپەروەرن هیوادارم ئێوەش متمانی خۆتانی پێ ببەخشن دەنگ بە لیستی ژمارە 1990 پارتی دیموکراتی کوردستان بدەن ئیتر کاک محەممەد ئەگەر هەر کاندیدێک بێ بەگلینێ دەسەر من هەر کاندیدێک بێ لە کاندیدە بەڕێزەکان و بەربژێرەکانی لیستی 1990 گرنگ ئەوەیە کە ئێمە دەنگمان بۆ لیستی ژمارە 1990 پارتی دیموکراتی کوردستان بێ. دووبارە سوپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەین کە کاک محەممەد ئێمە لە پەرلەمانی کوردستان بەڕێستان ببینینەوە بۆ ئەوەی کە ئێمەش و هاوڵاتیانی دیکە بەرنامە و پرۆگرامەکانی بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان ببینینەوە هەم لە خزمەتگوزاری هەم لە ئابووری هەم لە موچە هەم لە هەموو ئەو بابەتانی دیکەی کە شاری سلێمانی هەندێک جار بێبەشن لێی. دووبارە سوپاس بۆتەوە. زۆر سوپاس بۆ ئێوە پشت بەخوای گەورە هەوڵەکانمان بەردەوام بێت ئینشاءالله. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن ئەوەشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەوری دەدانی فلۆرەداین پێشکەشکرا کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان.